گۆشتی ئاژەڵ وەک یەکێک لە خواردنە سەرەکیەکانی هاوڵاتیان دادەنرێت، بەڵام لە دوای بڵاوبوونەوەی نەخۆشی پتای خوێنبەر بوون کە لە ئاژەڵانەوە پەیدا دەبێت، هاوڵاتیان تووشی دڵەڕاوکێ بوونە و بە وریاییەوە دەست بۆ کڕینی گۆشت دەبەن و دەڵێن ناتوانن لە هەموو شوێنێک گۆشت بکڕن. زاروی لەبەر چام دەخوژن ئاریۆ لە سەڕی زادێ بۆ دەخڕم لە سەڕی کەرکووک ئاری لەبەر چام دەخوژ ساغ بەس ئێستا ناس مێژ بکڕم خۆ دەڕۆ 15 ڕۆژە بلێم کڕیە بۆچی نەچوو لەو دەمگوێ بەراو ئەو نەخۆشیەوە لە موسلیمم نەخڕێ ئێستا ئەم موسلیە یەک کیلۆ گۆشت یان ئەو ڕۆژە یەک کیلۆ بخۆی هەموو مەطعەمەکان تسینک عازقم خەتو پێ ئێستا وەختی پێ بلێ ئێستا ئەوم کرد تابی خایمی ئەدی فاقسیلۆ بکرێ باشترانی لە بۆ ئەوەی نەکو نەخۆش بی ئەوە لە پێش چاوانە بەخۆی ئینتیخابتەکە دەلێ بۆ من ئەوە ئێستا گوتم بۆ من لەوە بکەوە گۆشتێکی جوانەوە ئەوە بقسوورە دەبی شوێنەکە تەندروست بی باش بی لەوانە بی چاودێری بکرێت زۆر باشە داوا لە حکومەت دەکەن کە چاودێری هەموو تشتێک بکرێت باشە. هەرچی گۆشت فرۆشەکانیشن دەڵێن ئەگەر چی پشکنین بۆ ئاژەڵەکانیان و گۆشتەکەیان دەکەن ئینجا دەیهێننە بازار، بەڵام وەک ئاماژەی پێدەدەن ئەو نەخۆشیە کاریگەری لەسەر سیستی بازارەکەیان دروست کردووە. تەسیری کردیە لەبەر بێمەعاشی و ئەو نەخۆشەش لەگۆڕەیە زۆر تەسیری کردیە. باز الحەمدولillah گۆشتی مە قسابخانەی دێ ئێمە بەختمە لە ڕێی تەندروستیە زۆر تەندروستە قسابخانەی هەولێر تەمغەلێ دێت چەند دەختۆرێکی لەسەرا بە کیۆ بەوە دێتە بازارە فەرقیە زۆر مشتری دێ دەرێ وەستارێ خراپ نییە بیخۆم ئەوش دێ گۆشتەکەی دەکڕێ هەین ترسی هەیە بەس گۆشت ئەگەر تەمغەیە بی ترسەچی نییە. لایەنی پاراستنی تەندروستیش وەک چاودێر بەسەر بەرهەمە خواردەمەنیەکان و بە تایبەت گۆشتی ئاژەڵ دەڵێن بەرپرسیارەتی ئەوان لەوەدایە گۆشتەکە مۆری سەلامەتی پێوە بێت و لە ڕێگەی ساردکەرەوە هەڵگیرێت و شوێنی گۆشت فرۆشەکەش پێویستە پاک و خاوێن بێت. هەر شوێنەکە گۆشت فرۆشک پێویستە مۆڵەت تەندروستی هەبێت. ئەم مۆڵەت تەندروستیش بەپێی هەردوو مادی 33 و 34 لە یاسای تەندروستی گشتی عراقی ژمارە 89 ساڵی 81 دەدرێتن. خۆی دەگەیت تۆ لە چەند ڕێنمایگرن مای شوێنەکە بینایەکە یان پاکخاوێنی بینایەکەی مەرجەکانی بینە ساحبە هەبوونی ساحبە بوونی دیوارەکەی کاشی بیتن و ئەو شخصانێک کە لەوێ ئیش دەکەن پێویستە کار تەندروستیانە کار تەندروستی بۆ شخصان لەبەر چ دەدێتن تاکو دڵنیابن لەوەی کە ئایا ئەو شخصە هیچ نەخۆشی هەیە یان نا ئەو گۆشتە دەکرێتن کە خەتب دەکرێتن پێویستە بە بەڕاد بگوازێت بۆ شوێنی فرۆشتن پێویستە لەسەر جادە سەر نەبڕدرێتن ئەگەر بینرا لەسەر جادە سەرورا ئەو ئەمە کتاب دەکەین لە بۆ قایمەقامێت و بگرە لە بۆ بێتە نەریش. هاوڵاتیان وەک کڕیار و بەکاربەری گۆشت نیگەرانن لەلایەنی تەندروستی و لێژنەکانی تەندروستی کە نەیانتوانیوە سیستەمێکی جوان بۆ ساختکردنەوەی گۆشت دابڕێژن چونکە بەشێک لەو بەرپرسیارەتیە پەیوەستە بە سەربڕخانەکان و بەشێکی تریش وەک لایەنی چاودێر پەیوەندی بە پاراستنی تەندروستیەوە هەیە، بەڵام وەک خۆیان ئاماژەی پێدەکەن لە دوای بڵاوبوونەوەی نەخۆشی پتای خوێنبەر بوون چەندین نووسراویان ئاراستەی قایمقامی هەولێر کردووە تاوەکو گۆشت و سەربڕینی ئاژەڵان لە شوێنی نایاسایی ئەنجام نەدرێن بەڵکو بە فلتەری سەربڕخانەکان تێپەڕێت ئینجا بخرێتە بازارەوە. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.